دامەزراوەی ڕۆکی کوردستان لە ساڵی 2013 دامەزراوە بە فەرمی لەلایەن کۆمەڵێک ڕۆکناس و هەروەها ژینگە دۆست و هەروەها خەڵکانی شارەزا. هەدەفی سەرەکی دامەزراوەی ڕۆکی کوردستان ئەوە بووە کە ئێمە بتوانین ڕۆکی سروشتی کوردستان بە خەڵکی خۆمان بە ناوچەکە و بە جیهان بناسێنین و لە پاڵ ناساندنی ڕۆکی سروشتی کوردستان بەکارهێنانە دەگمەنەکانی ڕۆکی سروشتی کوردستان بیشتوانین ئێمە ڕێگە چارەی زانستی یاخود با بڵێن دراسە لە بواری پارێزگاریکردن لەو ڕۆکە سروشتیانە لەو جۆرە باڵندە و ئاژەڵە تایبەتانەی کە لە کوردستان هەیە کار بکەین بۆ ئەوەی کە لە کوردستان بمێنەوە. ئێمە لە کوردستانە هەتاوەکو ئێستا نزیکەی 3200 بۆ 3500 جۆر ڕۆکمان هەیە و دەتوانم بڵێم لە سەتادا بۆ لە ساڵ 15 ئەم ڕۆکە سروشتیانە تایبەتن بە کوردستان یاخود پێیان دەوترێت ڕۆکی کوردستانی لە کوردستان بوونیان هەیە. لە باشووری کوردستان کە من زۆر مەبەستمە زیاتر تەرکیز کەمە سەر باشووری کوردستان ئێمە نزیکەی 250 بۆ 300 جۆرمان هەیە. یەکەم پرۆژەکە ئێمە دەستمان پێکرد پرۆژەی ئەزمەرگۆیژە بوو یاخود با بڵێن ڕووپێوی ڕۆکی شاخی ئەزمەرگۆیژە بوو. ڕووپێوی ڕۆکی شاخی ئەزمەرگۆیژە پرۆژەیەک بوو بۆ ماوەی 2 ساڵ زیاد لە 4000 سامپڵمان یاخود نمونەی ڕۆکیمان کۆ کردەوە و نزیکەی 670 جۆر ڕۆکمان پۆلێن کرد لە شاخی ئەزمەرگۆیژە و دەتوانم ئەوەش بڵێم تقریبەن ئێمە 7 جۆر ڕۆکمان لە ئەزمەرگۆیژە پۆلێن کردووە کە تازە بوون بۆ زانستێکێک لەوانە ڕۆکی ئەزمەرگۆیژەیە. کەوزینیا ئەزمەڕێنسز لە ساڵی 2014 ئێمە دۆزیومانەتەوە. توێژینەوەی ئەم ڕووەکە کە دوای ئەوەی کە زانیمان نوێیە بۆ زانست لە زانکۆی هارڤەر بڵاومان کردوێتەوە و ئەوەشی کە جێگەی سەرنجە ئەو جۆرە لە دڕقەی کە لەسەر قەراغی گەڵاکانە دڕکەکە خۆی بۆ خۆی دابەش بووە بۆ 2 بۆ 3 پەلی جیاواز ئەگەر بە وردی تەماشایکە زۆر بە جوانی دەیبینی و لە پاڵ ئەوەیشە هەموو دانەیەک بۆ خۆی لە لاتەنیشتەکانەوە کۆمەڵێک دڕکی لەسرە ئەو دڕکانش لە هەندێک لە شوێنەکانە دابش بووە بۆ 2 بۆ 3 دڕکی جیاواز هەر وەکو چۆن لەسەر گەڵاکان دابش بووە بە دڵنیایە و لێرش دابش بووە. ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە پارێزگاریکردن لەو گوڵانەی کە لە ناو با بڵێن لە ناو کۆگوڵەکە دروست دەبێ یاخود لە ناو سەلکەکە دروست دەبێ بۆ ماوەیەکی زۆر دایان پارێزێ بۆ ئەوی حەشەرات و هەروەها مێرووە زیان بەخشەکان زیانیان پێنەگەێنن یاخود بە شێوازێکی سروشتی خۆی بمێنێتەوە. تەبانێکی تر لەو ڕۆکانی کە لە ئەزمەرگۆیژە هەیە و تازەیە بۆ زانست کە بۆ یەکەم جار دۆزراوەتەوە ئەویش سکرۆفولاریە کۆڵەکیایی هەر بە ناوی حاجی فایقی کۆڵەکەەوە ناونراوە گۆڕەکەی پڕنور بێ بەشێک لە فەندی پرۆژەکە کاک حاجی دابینی کرد کاتی خۆی بۆمان لە پرۆژەی ئەزمەرگۆیژە. تەمان سکرۆفولاریە کۆڵەکیایی سکرۆفولاریە سەر بە خێزانی سکرۆفولەرەیسیە یەکێکە لە ئەو خێزانانەی کە لە کوردستان بوونی هەیە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئەم خێزانە زۆر بەوردی لە ڕابردووە دراسی لەسەر نەکراوە لە خلالی ئەو کارانەی کە ئێمە ئەنجاممانداوە لە چەند ساڵی ڕابردووە 2 جۆرمان دۆزیوەتەوە تازە بوون بۆ زانستێکێکیان سکرۆفولاریە سولێمانی کا بە ناوی سلێمانیەوە ناونراوە لە هەورامان دۆزراوەتەوە و لەگەڵ سکرۆفولاریە کۆڵەکیای ئەمەیە کە لە بەردەستی ئێمە بە ناوی کاک حاجی فایقەوە ناونراوە. ئێستا ئێمە لە لای ڕووەکێکین کە ڕۆکێکە دۆزیومانەتەوە تازەیە بۆ زانست. ئەم ڕۆکە تەنها لە شاخی ئەزمەرگۆیژە بوونی هەیە لە سەرتاسەری دنیا و ئەمە ڕۆکی سالڤیا علی عسکەریایە بە ناوی دکتۆر علی عسکەریەوە ڕۆکەکە ناونراوە. ژمارەی گوڵەکان لەسەر یەک گرێ هۆکارێکی یەکلاییکەرەوەیە بۆ جاکردنەوەی لە جۆرەکانی تر سەرجەمە و جۆرانەی کە لە ڕابردوودا دۆزراونەتەوە ژمارەی گوڵەکان لێرە تقریبەن لە 6 بۆ 7 تا 8 گوڵە بەڵام لەما زۆر جار دەگاتە 15 گوڵ.
دەمەوێت ئەوەیش بڵێم بەڕاستی ئێمە لە کۆتایی هەموو پرۆژەیەکە و بە دڵنیاییشەوە پرۆژەیە زمەرگۆژە ئێمە پرۆژەکەمان بەشێک لە پرۆژەکەمان کردووە بە کتێبێک و لە پاڵ کتێبەکەیشدا ئێمە چەندین توێژینەوەی زانستی لە جۆرنەڵە باشەکانی دنیا بڵاومان کردوێتەوە. لێکۆڵینەوەیەکی زۆر چڕوپڕ لەسەر ڕووەکە سروشتەکانی شاخی قەیوان کراوە. ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ من سەرەڕای ئەوەی کە جۆراوجۆریەکی ڕووەکی زۆر دەوڵەمەند لەم ناوچەیە هەیە، ڕێژەیەکی زۆر لە گۆیش لە شاخی قەیوانە هەیە. لە هەندێک لە بەشی شاخەکە ڕێژەی گۆیش دەچێتە لە 40 بۆ لە 150 شاخەکە. لەبەرەوە من دەمەوێت ئەوە بڵێم پارێزگاریکردن لە قەیوان ڕۆڵێکی گرنگی ئەبێ لەوەی کە پارێزگاری لە دارستانەکانی کوردستان بکەی، بەڵام لە پاڵیشیدا لەوە گرنگتر ئەوەیە کە پارێزگاری لە جۆرە جیاوازەکانی گۆیش بکەین، چونکم بە تەوەقۆی من لە ئایندەدا ئەگەر بێت و کێشە بۆ دارستانەکانی بەڕ و دروست ببێ، یەکێک لەو جێگرەوانە بە دڵنیاییەوە گۆیش دەبێت، جۆرەکانی گۆیش دەبێت کە لە ناوچە جیاوازەکانی کوردستانە بوونی هەیە. ئێمە لە چوارچێوەی پرۆژەی قەیوانە پەرتوکێکی زۆر نازدارمان نووسی بۆ یەکەم جار بوو لە مێژووی ڕووەکناسی کوردیدا بە شێوەیەکی زانستی ڕووەکناسی بە زمانی شیرینی کوردی و ئینگلیزی پەرتوکێکی زۆر تایبەتمان لەسەر 154 جۆر ڕووەکی تایبەتی ناوچەکە نووسیوە. قەرەداغ یەکێکە لە گرنگترین ناوچەکانی جوغرافیایی جۆراوجۆری زیندەوەری لە باشووری کوردستان. قەرەداغ دەکەوێتە کۆتایی ناوچەکانی کۆتایی شاخی زاگرۆس، دەتوانین بڵێن بەشێکی دەکەوێتە زاگرۆسەوە، بەشێکیشی دەکەوێتە ژینگەی سروشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تەبان ئێمە کە باسی شاخی قەرەداغ دەکەین و ناوچەی قەرەداغ دەکەین، ناوچەیەکی فراوانە، بەڵام ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کرد تقریباً مەساحەی 450 کیلۆمەتر چوار گۆش هەبوو ئەو منتیقەی کە ئێمە کارمان لەسەر کرد. نزیکەی 8250 نمونەی ڕۆکیمان کۆ کردوێتەوە، نزیکەی 965 جۆر ڕۆکی سروشتیمان لە ناوچەکەدا پۆلێن کردووە و لەم ڕێژەیەش تقریباً 12 جۆر ڕۆکمان دۆزیەوە تازە بوو بۆ زانست و خاڵێکی تریش کە جێگەی سەرنجە بەڕاستی بۆ من و بۆ ڕۆکی ناوچەکە ئەویش ئەوەیە کە لەم ناوچەیە ڕێژێکی زۆر لە ڕووەکی تایبەت هەیە، تایبەتن بە کوردستان. تەنها لە ناو قۆپی قەرەداغ نزیکەی 38 بۆ 40 جۆر ڕۆکەیە تایبەتە بە قەرەداغ. هەندێکی لەم زەمانە پۆلێن کراوە بە شێوەیەکی زانستی کاری لەسەر کراوە، هەندێکیشی لە مێژووە ئیشی لەسەر کراوە. قەرەداغ یەکێکە لەو ناوچانەی کە زۆر دەوڵەمەندە بە ڕووەکە کوردستانیەکان کە ئێمە پێیان دەڵێن ئەندەمیک، یاخود دەتوانین بڵێن قەرەداغ یەکێکە لە ناوچە ئەندەمیزمە گرنگەکانی جۆراوجۆری ڕووەکی لە کوردستان. طبعاً ئەمە ڕۆکی گالیەم قەرەداغێنسزە لەلایەن ڕووەکناس و گەڕیدەی بەناوبانگی جیهانی بڕۆن میولەر و هاوڕێکانی لێرە کۆکراوەتەوە و هەر بە ناوی شاخی قەرەداغەوە ناونراوە و لە سەرتاسەری دنیا ئەم جۆرە یاخود با بڵێن ئەم سپیشزە تەنها لەم ناوچابوونی هەیە لە قەرەداغ. دەتوانم ئاماژە بەم ڕۆکەی تەنیشتی گالێم قەرەداغێنسز بکەین، ئەوش ئەوەیە کە ئەمەش پێڵەن برومەس کوردستانی کە یەکێکە لەو ڕووەکانەی کە تایبەتە بە کوردستان و یەکێک لەو شوێنانەی کە تێیدا دەڕوێ شاخی قەرەداغە. گالێم قەرەداغێنسز کە بە ناوی قەرەداغەوە ناونراوە، برومەس کوردستانی کایش هەر بە تەنیشتی ئەمەوە ڕواوە کە دوو ڕووەکن هەردووکیان خەڵکی کوردستانن و بەڕاستی من هەردووکشیانم زۆر خۆش دێ. ئەمەش ڕۆکی جپسۆفیلا کوردیکایە، یەکێکی ترە لەو ڕووەکانەی کە سەر بە خێزانی کاریۆفیلەیسی یاخود خێزانی مێخەکیەکانە. لە هەندێک ناوچەی تریش بوونی هەیە، بەڵام ئەوەی کە شوێنە ئەسڵەکەی خۆیەتی کوردستانە.
دەمەوێ لەسەر ناوچە ڕووەکیە جیاوازەکانی هەورامان قسە بکەم. لە 1940 ڕووەکی سروشتی هەموو عێراقی تێدایە، لە 1945 ڕووەکی سروشتی هەموو هەرێمی کوردستانی تێدایە، نزیکەی 1970 جۆر ڕووەکی سروشتی لە هەورامان بوونی هەیە. هەمووی ئەم داتانە من کاتی خۆی لە کاتێکا کە دکتۆرام دەخوێن، چونکە من دکتۆراکەم لەسەر هەورامان خوێندووە، ئەم داتانم لەسەر هەورامان کۆ کردوتەوە. نزیکەی 33 بۆ 35 جۆر ڕووەکی تایبەتمەندی کوردستانی تێدایە کە تەنها لە کوردستان بوونیان هەیە. لە پاڵ ئەوەشدا 7 جۆر ڕووەکی تێدایە کە لە سەرتاسەری دنیا ئەو ڕووەکانە تەنها لە هەورامان بوونیان هەیە. سیان لەو ڕووەکانە لە کاتی خۆی زانانیە و دەوڵەتیەکان لە ساڵەکانی لە 1970ەکان و بیدایەتی 1970ەکان دۆزیویانەتەوە و چواریشیان من لەو ماوەیەکەوە کارم کردووە لەم ناوچانە دۆزیومەتەوە. هەرتەنها دەمەوێت ئاماژە بە دوو ناویان بدەم زۆر گرنگە. یەکێکیان پێی دەوترێت ئەسترەگاڵەس تەوێڵیکە کە کاتی خۆی برۆن میولەر لە ساڵی 1800ەکان 1860ەکان کۆی کردوێتەوە. ئۆنۆزما هەورامانێنسس من لە ساڵی 2012 کۆم کردوێتەوە. لەبەرەوە ئەمە وا دەکا کە ئێمە بڵین هەورامان ناوچەیەکی استراتیژیە، ناوچەیەکی زۆر گرنگە، ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە، ناوچەیەکی زۆر تایبەتمەندە بە ڕووەکی سروشتی هەتاوەکو دوایی. ئەمە یەکێکە لەو ڕووەکانە، تەبان ئەمە لە ساڵی 1970ەکانە کۆکراوەتەوە، دواتر پۆلێن کراوە لەلایەن برۆن میولەرەوە و ناوی لێنراوە. خۆشبەختانە ئەمە پێی دەڵێن ئەسترەگاڵەس تەوێڵیکە یاخود تەوێڵی کەس بە ناوی تەوێڵەوە ناونراوە و خۆشبەختانەش هەتاو پێستە ڕووەکەکە لە هەورامان بوونی ماوە. ئەمە سوکرۆفولاریە سولێمانیکایە و ئەم جۆرە ڕووەکە هەتاوەکو ئێستا لە سەرتاسەری دنیا تەنها لە هەورامان بوونی هەیە. لەبەرەوە پارێزگاریکردن لێی و یەشتنەوەی لە هەورامان و لە کوردستان بەڕاستی ئەرکێکی گرنگی نەتەوایەتی و ئەرکێکی گرنگی نیشتیمانی و ژینگەییە بەڕاستی. واو طبعا ئەمە ڕۆکی هێرۆکلیەم پەرسیکایە سەر بە خێزانیە پێیسیە. ئەمە یەکێکە لە دۆزینەوەکانی من لە سەراستی عێراق لە ساڵی 2013 ئەم ڕۆکەم دۆزیوەتەوە تام بۆ یەکەم جاریش ڕیکۆرد دەکرێت و تەنها لە هەمووی عێراقا دوو جۆری هەیە. جۆری یەکەمی لە منتیقەی هەڵگورد و سەکران دۆزراوەتەوە بە ناوی هێرۆکلیەم ڕاویانە، ئەمەیان پێی دەوترێت هێرۆکلیەم پێرسیکا. ڕۆکێکی زۆر تایبەتە، لە هەندێک کاتا بەژنی با بڵێن درێژی گەڵاکە گەورەی گەڵاکە زیاتر لە 2 مەتر دەبێت، بەڵام ئەمەیان تقریبەن بە تەسەوری من نزیکەی 165 بە 170 سانتیمەترە بێت. تەبەن ئەمە ڕۆکی هەدێرە هەلێکسە، یەکێکی ترە لەو ڕۆکانەی کە لە کوردستان بە شێوەیەکی خۆڕسکەیە و ئەم ڕۆکە زۆرم مەبەستە لەسەر دوو بابەت قسەی لەسەر بکەم. بابەتی یەکەم ئەوەیە کە ئەمە ڕۆکێکی پزیشکیە دەکرێت سوودێکی پزیشکی جار زۆری لێوەربگیرێ و بابەتی دووەمیش ئەوەیە کە دەکرێت ئەم ڕۆکە لە مەجای زینا یاخود لە مەجای ڕۆکە جوانیەکانە دەکرێت بڕوێنرێ و سوودێکی ئابووری زۆر گرنگی هەبێ بە کوردستان. بەڵام بەداخەوە لە هیچ کام لەو بوارانەی کە من ئاماژەم پێدا هەتاوەکو ئێستا لە کوردستان سوودی لێوەردەگیراوە. ئەمڕۆ ئێمە قسە لەسەر ناوچەیەکی زۆر گرنگی جوغرافی ڕووەکی دەکەین کە ئەویش ناوچەی هەڵگورد و سەکرانە. تەبەن ئەم ناوچەیە بە یەکێک لە گرنگترین ناوچەکانی جۆراوجۆری ڕووەکی دادەنرێ لە سەرتاسەری کوردستان و لە عێراق و بگرە لە ڕۆژئاوای ئاسیا و سەرتاسەری جیهان. دەتوانم بڵێم نزیکەی 75 بۆ 80 جۆر ڕووەکی تایبەت بە کوردستان و تایبەت بە ناوچەی هەڵگورد و سەکران لەم ناوچانە بوونیان هەیە.
سەرەڕای ئەوەی کەوا ئەم ناوچەیە ڕێژەیەکی زۆر لە ڕووەکی سروشتی تێدایەکە بە شاخی هەڵگورد و سەکران زیاد لە 1600 بۆ 1700 جۆر ڕووەکی تێدایە لە پاڵ ئەوەشدا ڕێژەیەکی زۆر لە ڕووەکی دەگمەن و تایبەتمەندیش لەم ناوچانەدا هەن. بە نمونە ئەگەر تەماشا بکەین ئێمە لە ئێستا لە گۆمی فێڵاوین یەکێک لەو ڕووەکانە ئەم ڕووەکە سپێ کە لەسەر ئاوەکە دەیبینین ئەمە پێڵێن ڕانەنکوڵەس ئەکواتیکە یاخود با بڵێن ڕانەنکوڵەسی ئاوی کە یەکێکە لە کۆنتترین ڕووەکەکان بەڕاستی لە کوردستانە و یەکێکە لە دەگمەنترین ڕووەکەکان لە کوردستانە و یەکێکە لە دەگمەنترین ڕووەکە ئاویەکانی سەرتاسەری عێراق چونکم ئێمە دەزانین ڕووەکی ئاوی و نیمچە ئاوی لە کوردستان و لە عێراقا ڕێژەیەکی زۆر دیاریکراومان هەیە ئەمە یەکێکە لەو ڕووەکانە و من بەش بە حاڵی خۆم هەتاوەکو ئێستا کە ناوچە جیاوازەکانی کوردستان گەڕاوم نەمدیوە بەم شێوازە بەم حەجمە لەم جۆرە لە ڕوەک لە ناوچەکانی تری کوردستان لەبەرەوە من لێرە پەیامێکی زۆر گرنگم هەیە هەم بۆ خەڵکی ناوچەکە هەم بۆ گەشتیارە بەڕێزەکان کە سەردانی ئەم ناوچانە دەکەن تکاتان لێ دەکەین کەوا ژینگە و سروشتی ئەم ناوچەیە بپارێزن سەرەڕای ئەوەی کەوا ئەم ناوچەیە ژینگەیەکی زۆر جوان و ژینگەیەکی زۆر پاک و ژینگەیەکی زۆر دەوڵەمەندی هەیە بە جۆرا و جۆری زیندەوەری لە هەمان کاتیشدا ژینگەیەکە کە ڕێژەیەکی زۆر لە ڕووەکی تایبەتمەندی تێدایە لەبەرەوە پارێزگاریکردن لە ژینگە و سروشتی ئەم ناوچەیە مانای ئەوەیە کەوا تۆ بە پەرۆشی بۆ پارێزگاریکردن لەو سروشتە جوانەی کە ئێمە هەمانە. ئەمە یەکێکە لەو ڕۆکانەی کە تایبەتە بە هەڵگورد و سەکران هەر پێڵێن کۆزینیا هەڵگوردینێن سزیاخۆت هەڵگوردیایی ئەمە تەنها لە منتیقانە پۆلێن کراوە و هەتاوەکو ئێستش یەکێکە لەو ڕۆکانەی کە ئەندەمیکە بۆ منتیقەکە لە هیچ شوێنێکی تاوەکو ئێستا تەسجیل نەکراوە. ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە لە ناوچەی سەکران لە منتیقەی باڵەکایەتی زۆربەی زۆری زۆنەکانمان هەیە تەمەن لێرەوە ئەگەر تەماشای شاخی سەکران بکەین لەو بەرەوە دەبینین دارستانەکانی بەڕوو زۆر بەڕوونی دیارە دەتوانم بڵێم 2 زۆن بۆ 3 زۆنی جیاواز لە بەڕوو دەبینین لەسەر و ئەمەوە ناوچەیەکی تر دێ پێی دەڵێن بە ناوە زانستەکەی دەڵێن تیمبەرلاین یاخود با بڵێن خەتی داری پێدەوترێ یعنی بە مانایەکی تر لەسەر و ئەوەوە درەخت ناڕوێ یاخود دار و دەوەند کەم دەبنەوە وردە هەتاوەکو بە شێوەیەکی زۆر تەواوەتی نامێنێ ئەگەر تەماشا بکەین لەو بەرەوە زۆر بەڕوونی دیارە. یەکێکی تر لە پرۆژەکانی ئێمە ڕۆژەی پارێزگاریکردن لە بەڕووە هەر بە ناونیشانی هەبوژانەوەی سروشت لە دنیا نزیکەی 400 بۆ 450 جۆر بەڕوومان هەیە بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان نزیکەی 5 جۆر بەڕوومان هەیە لەم 5 جۆرەش لە بەڕوو ئێستا جۆرێکیان لەسەر قەراغی لە ناوچوونە ینی بەرەو ئەوە دەچێت لە ناو بچێ بەداخەوە کە ئەو جۆرەیان کە پێی دەڵێن بەڕووی قەوقازی نزیکەی 7 بۆ 8 دار لەم جۆرە ماوەتەوە لە کوردستان. لێرە کۆتا خاڵی بەڕووی قەوقازی لە شاخی سەری حەسەن بەگە دەبان ئەمەی کە لە دەستی منایە 2 جۆری جیاوازە لە بەڕوو ئەمەیان بەڕووی قەوقازیە ئەمەیان بەڕووی لیبانیە یاخود با بڵێن دارەسۆرە فەرقێکی زۆر دەتوانین ببینین لە جۆری گەڵاکانیا بە دڵنیاییەوە و لە هەمان کاتیشە لە قەدی دارەکە ئەم قەدێکی ڕێکی هەیە بەژنێکی ڕێکی هەیە و لە هەمان کاتیشدا دابەشبوونی توێکڵەکەی جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ
داری لیبانی دیقەت بدەیت بە ڕووی قەوقازی بە پێی سەرچاوە مێژوویەکان کە نووسین و داتاکانی دەگەڕێتەوە بە 7 ساڵ پێش ئێستا هەر بۆ یەکەم جار لەم ناوە بە ڕووی قەوقازی پۆلێن کراوە دۆزراوەتەوە بەڵام لەو کاتا بە پێی سەرچاوەکان دەڵێ 250 داری پێگەیشت و لە ناوچەی سەری حەسەنبەگ بوونی هەیە. بەداخەوە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد لە چوارچەوەی پرۆژەکەمانە ئەوە بوو کە 5 دار بۆ 7 دار لەم جۆرە بەڕوومان دۆزیوەتەوە کە ئێستا بە پێی یاساکانی IUCN دەتوانم بڵێم ئەم جۆرە لە بەڕوو لەژێر هەڕەشەی لە ناوچووندایە و بە پێی سیستەمەکانی IUCN پێی دەوترێت critically endangered species یعنی ئەگەر بێت و ئێمە کاری خێرای بۆ نەکەین بۆ ئەوی بیپارێزین بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکدا لە ناو دەچێت. ئێرە هێربارێمی دامەزراوی ڕۆکی کوردستانە یاخود گیاخانەی دامەزراوی ڕۆکی کوردستانە ساڵی 2017 بە چالاکترین هێرباریەمی ڕۆژئاوای ئاسیا دەستنیشان کراوە لە لیستی هێرباریەمەکانی جیهاندا و داتا و زانیاریەکان لێرە لەم هێرباریەمە بە شێوەیەکی زانستی پارێزراوە و لەم هێرباریەمە لەم گیاخانە تاوەکەستە نزیکەی 7,000 نمونەی ڕۆکی تێدا کۆکراوەتەوە تەبان ئەو نمونە ڕۆکیانە بە شێوەیەکی زانستی هەڵگیراون لە پاڵ نمونە ڕۆکیەکە کە دانراوە سەررجەم داتا و زانیاریەکان لە نمونە ڕۆکیەکە و لە چه ناوچەیەکی کوردستان کۆکراوەتەوە داتا لەسەر ژینگە و سروشتی ناوچەکە و لە چ مەوسمێک و لە چ کاتێکا کۆکراوەتەوە لە پاڵەوەشدا کێ کۆی کردووەتەوە لە کۆتایی هەموو سامپڵێکیشە هەر کەسێک کە سپۆنسەری ئەم کارە زانستی کردبێ بە دڵنیاییەوە ئێمە ئاماژەمان پێداوە و ناوەکەیمان لێرە تۆمار کردو بۆ ئەوی بمێنێتەوە بۆ مێژوو. ئەوەی کە زۆر گرنگە کە ئێستا خەڵکی لای ئێمە زۆر عوداڵە بۆ بەدەستهێنانی داتا و زانیاری ئەوش بابەتە پزیشکیەکانە چۆن ئەو ڕووەکانە بەکاردەهێنرێ بە تایبەتی ئەوەی کە پێیوەستە بە ڕۆکی سروشتی چۆن لە بواری دەرمانسازیە یاخود لە بواری سوودی پزیشکیە بەکاری دەهێنین ئێمە زۆر جار حەزەر دەکەین لە گەیاندنی هەندێک بابەتی زانستی ورد ئەم حەزەرکردنە بۆ ئەوە نییە خوانەخواست ئێمە ڕەزیلی بنوێنین لە پێدانی داتا و زانیاری بە دڵنیاییەوە ئەمە لە کوردستان کۆمەڵێکی زۆر لە ڕووەکمان هەیە دەکرێت ئەم ڕووەکانە بۆ نمونە سوودێکی زانستی یەکجار گەورەیان لێ ببینرێ لە بواری پزیشکیە. لەوە ئەچێ زۆر قرس بێ ڕاستەوخۆ تۆ بە ڕۆکێک بڵێ ئەم ڕووەکە بەکاردەهێنرێ بۆ چارەسەرکردنی نەخۆشی بۆ نمونە نەخۆشی سەرەتان بەبێ گەڕانەوە بۆ باگراوندی زانستی ڕووەکەکە لەبەرەوە من خۆم بۆ خۆم لە زۆربەی زۆری کاتەکانە حەزەرێکی زۆر وردەکەم لەسەرەوەی کە ئەم بابەتانە بە شێوەیەکی هەڵە لە ناو خەڵکا بەکار نەهێنرێ داتا و زانیاریەکان بە هەڵە نەگاتە خەڵک بەڵام پشت بەخوا و پشت بەو کەسانەی کەوا دڵسۆزن لەم بوارە و دەیانەوێت ئەم بابەتانە خەڵکی کوردستان سوودی لێ ببینێ ئینشاءالله موسساتی بۆ دادەمەزرێ و لە ئایندەدا خەڵک دەتوانێت سوودیان لێ وەربگرێ. لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێم وەکو شاعیری گەورەی کورد فایق بێکەس دەڵێ خاکمان گەوهرە ئەومان کەوسەرە ئەمە کۆتا پەیامی منە بۆ خەڵکی خۆمان پێویست دەکا ئەم خاکە بپارێزین ئەم گەوهرە بپارێزین بۆ نەوەکانی ئایندە.